ئەوەی تر وردەورە ساڵ بەرەو ئێرەیەت بەرەو ئێرەوەیەت زۆربەی ئەوانەی لەم ڕسمانە هەن نەماون لە ژیانە نەماون لە ژیانە نەماون هەرێ وەڵڵا ئەوانە نابینم باش هیچ ئیتر نابینە نازانم چین بەڵام ئیتر هەموو ڕسمی کۆنن ڕسمی کۆنی 30 ساڵ لەمە پێش ینی شتانم بیرە خەنەوارێ وەڵڵا ئێمە بەڕێکەین بەرەو ئەو دوکانی شیرینیە شێگەکە کڕین و ئەچین بۆ لای باوکم ئەمڕۆ یادی لەدایکبوونێتی ئەوان ڕێگەن باکو چۆنی باشە قوربان تۆ چۆنی باوەجان چۆنی بە قوربان تۆ چۆنی باوەجان خاڵێ قوربانم تۆ چۆنی باوەجان ساڵێکە بەخۆشی انشاءالله بەتەمەنی درێژ هێشتا پێنج تاوا کردەوەش سەبەر هێشتا و شەش ئێستا قاچم هێشتا و شەش بابەجان بڵم چیانی قسەی خۆمان بێ لەو تەمەنەی خۆم ڕازیم ئەو تەمەنەی خۆم کە یعنی کەمیتیان نەبووە لە ئازار و لە ناخۆشی و لە ڕاکردن لە دەست گیر و گرفت و لەگەڵ ڕاونان و بە تایبەتی لەو ساڵانەدا کە من لەگەڵ تێکۆشانی سیاسیە ساڵانێکی زۆرم هەبوو بەسەر بردووە تەواوی خۆم هەر حسین عەبدوڕەحمان محەممەد ئیسماعیل چاییە لەوە هاتوو لە باپیری دایکمەوە هاتوو ئەحمەد محەممەدی چاییە لە ئێرانەوە لە تارانەوە یەکەم کەس بووە کە چای هێناوە بۆ شاری سلەیمانی و لە شاری سلەیمانی بڵاو بۆتەوە خوێندی لە سلێمانی تا قۆناغێک تەواو کردووە بۆ هۆی کاری سیاسیەوە کە مامە حەمەم ئەو کاتە لە کاری سیاسیات لەگەڵ پارتیە ئیشێ کرد بەهۆی زروفێکەوە نەقلەکرێتە دەرەوەی شار وەختی ڕوای لە هاتوو کاکم هەمومانی ئەژیان باوکم توانای چاوی نەمابوو کاکمان بەو وەزیفەیی کە هەبوو مامۆستا بوو کێشەکە لەوایە ئەو کاتێک کە مامم نەقلەکرێت بۆ خانەقین ئەو شوێنی کە مام بۆی نەقلکراوە دیەکە بڵێنە دەروێ خانەقین پۆلی پێنجیتیان نابێ بۆیە بە ناوچاری باوکم ئەچێتە لای دوو برادەری مامم دایش دەرکەوت کە هەردووکیان کۆمۆنیستن شوعین ئیتر لە شوێتەکەی ئەوانەوە هەرچەند کاکم پارتی بوو بەڵام ئەوان منیان ڕاکێشا بەلای حیزبی شوعیە کتێبیانە بیخوێنێتەوە دەرباری شوعێت و دەرباری سەرمایهداری و دەرباری ئەوشتانە لە تەمەنی تقریباً 30 ساڵیەوە چۆ بواری سیاسەتەوە بوو بۆ تەتەری حیزبی شیوعی نامانە ئەیبرد بۆ ئەم شار ئەو شارێ کردوانە بەڵامی تر لە تەمەنی 4 ساڵێک کە من کەوتمەوە ماڵی باوکم کە هێشتا هەر لە خانەقین بوون لای ئەوان نەمابوون لە قانەقی بووم تووشی گرتن بووم تاوان هەموو جارێ دوکتۆر ئازیدی ڕەحمە بێ ئەو هەموو جارێ باسێ کرد لە کۆ بنەوەشتوایە ئەوێت کە ئێمە سوجنکران لەسەر شیوعێت و براینە سزن و هەمومان تەمەنا 18 ساڵ شتیا بوو ئەی خۆمان بە پشکۆلە دانا بە حساب ئێمە گیراوی سیاسی پشکۆلەی نوشتانە تاوەکو کەسێکیان هێنا ژوورەوە زۆر لێمە مناڵتر بوو هەم بە جستە و هەم بە تەمەنیش یەکە هێنانە ژوورەوە سێرمان کردەوە تەعزیبیان ناوە لیان ناوچی ئۆشتانە کە پرسیمان وتیانەوە حسێن عارفە ئەو ساڵەوە دانرا کە من بچووکترین گیراوی سیاسی بووم لە عێراقا ینی تەوان باوکم چەند جارێ لە خوێن دابڕاوە بەهۆی کاری سیاسیەوە چەند جارێ لە خوێن دابڕاوە و گەڕاوەتەوە سەر خوێن و گیراوە 7 دانەجار من گیراوم 7 دانەجار من گیراوم
لە مناڵێکی زووە دوجار کولی حقوقی تاوا کرد لە بەغا طبعا وازی لە مەکتەب نهێنا هەچ کەسێکی تر بە لەوا چێ مەسەلم بکردا بیانێک بڵێ وەڵام من زۆرفە سیاسەکە ڕێ پێ ناوم کە دراستە تاواکەم بەڵام ئەم کۆڵی ناوە نازانم کێن ئەوستە بزانم ئەمە مەزدە هەر چەرچینەوە دوا بەلای مەزە بخوا مەزدە و گۆرانەوە گۆرانە ئەو مناڵە گۆرانە و مناڵە باوکم تەوان ساڵی 66 هاوسەرگیری کردووە لەگەڵ دایکما دوو برا و خوشتێکین براکەم لە من گەورەترە خوشەکەم لە خۆم سکۆلەترە ئەوان لە هەندەرانەژین من خۆم لێرم دایکم ساڵی 2007 وەفاتی کرد پێتر لەو ساڵەوە تقریبان تۆزێ ژیانی باوکم گۆڕە چێ بەڕاستی دایکم باوکم ینی هەرچی چیرۆکی خۆشەویستی و عاشقوانێ بیهێنە لێکی بەرەوە ینی ناتوانێ وەسفێکە مەزدە و دایکی خۆم و گۆران و دایکی خۆم و گۆران و خۆم مەزدە و دایکی خۆم و تریفۆ دایکی بەداخی داخەوە زۆر بەداخەوە ئەوە ئیتر ئەوە بێدایکیانین بێدایکیانین کە دایکیان نەما خۆمان دانیشتی ناوە بۆ قوتابیەی کات گیرا بوو برابوو بۆ ئەوێ و سەربازیم پێکرا و ئیتر چوو آخر تۆ تا شیرینە لەوێ نووسیوە کاکە نووسی و تا شعیبە بەڵێ دوو چیرۆکی تر سێ چیرۆکی تریش نووسی و ئەوانسی شەر بڵاو کراوەوە بەڵام ئەمەیان ینی لێوە ئەمنەر لێوە ئەشم نار بە ناویە محمد صديق محمود هو أمنار بنك بناي حسين عارفه شو سربازي ناوي سرباز يا خم نقرن لو خطب وستيش استنسيت والله بكيتو بو يا خم نقرن بناي هنا جواز بلا ما كذا لا فعلا بعد بلين يتل الشعيبو من بومبا بنو سرق كبر هم مكان بلاو بيتوا لفنجا حوتا كسا شيرين نوسي شكل تيلو كجوانا كاني لا وقت الاخواري عراقي شابو يتر من متابعين بباشيك يعني كوت مدوائي ويكا خلنا ويتلو كهاني وهست ما كل حسينا شتيك يعني اويش تازبونا ويا او افتاو شي حسين شي افتاو لا شيرين افتاو شي اخرنا اوستان دەبێت نەماوە من چایشینی زۆر داش باسم کردووەکەوە هیچ پەیوەندێکی بەخۆمەوە نییە نهائیەن هەر ئەوەیە من گومانم هەیە نانە هەر ئەوەیە ماوەیەک لە ماڵێک ئیشمە تەواوە ماڵێکە ئیشمە ئەو دیمەنەی یامی ئەو شیانە بۆ ناوی ئافتاو بووە چای شیرینی بۆ تێکردووی تۆش وازانیوە چای شیرین خراپە دوایی کەش بوو چای شیرین ئەمە عاشقە و تۆش عاشق بووی چوون لە دایکم پرسی ئەمە چیم چاکانی هەموو یەشینی تووڕە بووم أتي بعقل تورم ما با تبقى أو بوتي أو تاشين بدأ أداتي تيجيش بتدي ترش ما في خوش رواتي شو السبب بەڵێ دوێنێ هەرم کاتە بوو کە هەمان چوارقۆڵی بە دەوری پیرە سەماوەردا کۆمەڵەمان بەست بووە هێشتا فەرمانەکەی وەستاژنم لە گوێمدا دەزرنجێتەوە کە بە ئافتاوی وت دەی چایەکمان بۆ تێکە ئافتاویش وەک هەموو ڕۆژانی تر پیاڵەکانی ئامادە کرد بەڵام بۆچی بە تایبەتی یەشیشانی لەوانی تر باشتر دەشێت بگرە شەکریشی دوو ئەوەندی ئەوانی تر تێدەتەپاند ئای چەند حەپۆلکە بووم هەموو ڕۆژێ ئەم کردەوەیم لە ئافتا و دەدی کەچی جارێک سەرنجم بۆ ئەوە نەچوو لە خۆم پرسم ئەرێ ئەمە بۆچی و یانی چی چادا بەشکرا پیاڵە تایبەتیەکە وەک هەموو ڕۆژان بەرمن کەوت
ئەو کردەوەی خۆی لێ سەدبارە کردمەوە منیش ئەوەکەی خۆمم لێ سەدبارە کردەوە چایەکەم دایەوە دواوە وتم چایەکەم هەم دیسان زۆر شیرینە کەمێکی تاڵم بۆ بەسەریدا بکە کەچی ئافتاو خێسێکی پڕ لە ڕقوچینەی لێکردم لچێشی لێ هەڵقورتاندم و بەنیچە تووڕێیەکەوە لێ وەرگرتمەوە دیار بوو تەقینەوەکەی ئەنجامی پیشخواردنەوەیشی دوور و درێژ بوو چاوم تێوە بوو لە باتی ئەوەی تەنیا پیاڵەکەم بۆ پڕ بکاتەوە لە چای تاڵ هێندەی تێقڵپان تا ژێر پیاڵەکەشی پڕ کرد زۆربەی نووسەرەکانی دنیا بە شعر دەستیان پێ کردووە حسێن یەکەم جار بە شعر دەستی پێ کرد دوایی دەستی کرد بە چیرۆک نووسی مامۆستا گۆران بۆ یەکێک بوو لە شاعرە هەرە ناودارەکانی ئەو وەختە شاعرێکی نێخوازیش بوو نێخواز ئێمەنیش وەکو گەنجێکی تازا هین بووی تر کەوتمە ڕێگرتنی شعروتنی ئەو فعلا من ئیتر ئەو شعر نووسی و پیشانی ئەی شەما ئەو وەختە بوو بە سەرنووسەری ژین کە ئەوەتە لە سلێمانی دەرەچوو ئەو بۆی بڵاوکردنەوە ئەو شعرەی بۆ بڵاوکردنەوەی تر لەو ئەوەش تاجێ بۆ من کە تر لە دەستکەم بە نیشاتی ئەدەبیاتی کوردی بەڵام من ئەوە بوو هەر زوو وازم لە شعر هێنا لاممە بەلای چیرۆکە ینی ئاوایی کا حسێن لە هاوکاریە لە ڕۆژنامەی هاوکاریە ئەو کاتە هەفتانە بووە بەڵێ ڕۆمانێکی بڵاو کردەوە بەڵام بە حەلەقات بڵاوێ کردەوە ئەندێشەی مرۆڤێک من لێرە لای خۆمەوە یعنی هەندێک شت تێ جاری وایە تۆ شتێک خوێنیتەوە کە معجە ببی پێی بەسەر لە هێندی ڕۆژنامەیەکا بێ ڕۆژنامەکە هەمووی هەڵناگری بە مەقەست ئەمبری بە مەقەست ئەمری فایلێکم بۆ کۆ کردبووە بەڵام بەعسیەکان گرتیانم گیران بەسەریان معنای وای لێی دابڕام دوو ڕۆمانە زۆر مەراقم بوو لە دوایە بوو بە کتێب بەڵام من لە ئەبوو غرێب محکوم بووم ڕۆژێ بەدەست کوڕێکەوە دیم ئەرێوتم کاکە تۆ فریشتەی تۆ چیت ئەمە تۆ ئەم کتێبەڵی بە تایبەتی بۆ من هێناوە لە سزنا وتی بۆ وتم وەڵای کاکە من بەڕاستەکەی ئمە بە مەقەست ئەم بڕیوەم خوێنەوە ئەم قسە فایلێکەوە بەڵام لێی دابڕام تۆ ئێستا بە کامیلی بە کتێب بوو مێنی وەڵای گەلێ ممنونتم لێم وەرگرت و خوێنمەوە تەوان زۆر خۆشحاڵ بووم بۆ حاڵەت زمانی گێڕانەوە من ناڵێم یەکسەر حسێن لە زمانێکەوە گۆڕا بۆ زمانێکی تر ڕاستەوە خۆ بەڵام متربەیە کرد متربەیە کرد یعنی تێکەڵیەکە بوو لە بینی زمانی پێشوویە لەگەڵ زمانی تازەیە بە تایبەتیش چیرۆک زمانی چیرۆک وابەستەیە بە بابەتەکەەوە وابەستەیە بۆ بابەتەوە کە تۆ ئارزەکەی کە تۆ پێشانی بابەتی تازە زمانی تازە هەڵەگرێ تەکنیکی تازە هەڵەگرێ حسێن توانی بووی لە بینی ئەم دوانە هینێ بکە متربەیە بکە یا بەیەکیان بگەینێ بۆەوەی بتوانێت چیرۆکیی باش بنووسێت ئیتر ئەوەی توانیم لە بواری چیرۆکی کورتە و لە دوو ڕۆمانەکەی ترامانە ئەوەی کە پێم کراوە کردومە حسێن شاری نووسی شار یەکێکە لەو بەرهەمە جوانەکانی حسێن عارف لە ڕۆمانەکانی تری باشترە بە خۆشم گوتۆ من وەختی خۆی لە ڕۆمانەکانی تری زۆر باشترە چیترش بزانم ئەو چوومە بەغا ئەوەی ترەوە بەغایە وەڵا باشە خۆی لەبەرەوە هینەکان نەزانم هێنەکان نەزانم هێنەکانەوە دکتۆر ئیحسان فوئادە باشە ئەو وەختە کاک حسێن لە بەغا ئەژیا لەبەرەوە ئەو تێکەڵی لەگەڵ ئەدیبە عەرەبەکانە و هەروەها ئەو ڕۆشنبیری و چاپەمەنی و گۆڤاروشتانی کە لە بەغا دەرەچوو بەغا وەختە بەڕاستی مەڵبندێکی زۆر ڕووناکبیری بوو یانی ئمە ژیانمان بێ بوو شتەکان هاتن بۆ ئێرە یا کە ئەچوین بۆ ئێوە ئەو شتانەمان هەموو لەگەڵ خۆمان هێنا لەبەرەوە حسێن ئەو تەئسیرەی لەسەر بوو بێجگەل لە نووسینی ڕۆمان و چیرۆک بەڕاستی دەستی لە نووسینی تریشە هەبووە بە تایبەتی لەسەر چیرۆک زۆر شتی نووسیوە یەکێک لە کارە هەرە باشەکانی کتێبێکە بە ناوی چیرۆکی نوێی کوردی ئەو کتێبە یەکێکە لە کتێبە دەگمەنەکان چونکە توانیوێتی لە ساڵی 25ەوە لە جەمیلسایی بۆ بیهێنێت تا ساڵەکانی تقریبا 90 نووسین و خوێندەوەش یعنی
نووسین تقریبا لە 15 ساڵ لەمەوە پێشەوەیتم توانای نووسین و نەما توانای نووسینەوە 15 ساڵ لەمە 16 ساڵ لەمەوە پێش بەڵام دوای ئەوەش تر خوێنەوەش بەخوا لە دوای ئەوەش بە 2 ساڵەوەی تر خواردنەوەی خوێنەوەی کتێب و گۆڤار و ئەم بابەتان توانام نەما لە خۆی دوایین نووسینم کە کەڵکی بڵاوکردنەوەی هەبوو زۆر باش بوو زۆر باش بوو بیرەوەریەکانم بوو بیرەوەریەکانم دەیتر خۆی پێش ئەوەی تر ئەمزانی کە بەرەو هینە ڕۆم بیرۆدەکانیشم کە تەواو کرد توانای ئەمزانی کە نووسین تر هەیە بەردەوام بمانە بەڵام کە بیرۆیەکان تەواو کردی سێنم کرد توانای نووسینی هینم هەر نەماوە نهائیەن وازم لە نووسین هێنا و باش دەیتر دوایین نووسینی بیرۆیەکانم بوو چەندەها جارم پێشنیاری ئەوم بۆ کردووە کە توانم ئەگەر شتێک هەبێت لە مێشکی حەسکا باسی کاتۆشتانە ڕیکۆردەریشی بۆ بێنم دانیشێ ئەو بیڵەت و دوای ئەمە بینوسینەوە بۆی تایپ بۆی چاپکەین و بۆی خوێنەوە جارێکی ڕۆژتانە بەس خۆی حەزی لەو ئوسلوبە نییە شتێ نووسی من دایم دانیشتم سیر مەکرد یعنی جاری وا بۆ 5 دقە ئەم ئەڵلقەی لەمسەر بۆ ئەو سەیاری پێ کرد قەڵەمەکەی بەدەستەوە بۆ ئاوە ڕاوەستا بیرێ کردووە لە پڕ شتێک هات بۆ مێشتی دانیش ئەینووسی یعنی ئەوە نیە شتاگەنجاڵێ من ناتوانم مەسەلەن بۆ نوشتێ بمێش وان بێت ئەو دقەی پێ بڵم لاچێ پەشیمان بۆ لاچێ بیگۆڕن بەرەو ئیشەکە تۆزە زەحمەتە ئەمە هی وەختێکە کە خۆتێکم کە لە دەرەوە بووین لە دەرەوە لە هەرەوەڵا ئەوەتە ئەو شاخەیە کە لێوەیە هاتیینە خوارەوە کە لەو شاخە بووین لەگەڵ ڕش ناو شۆڕشە خی چ وام لەبیر نەماوە بەڵام ئەوە ئیتر من ژیانما 3 جار چوونە شاخم هەبووە 3 جار لە حاڵەتی ئەوە کە لە حاڵەتی ڕاکردنام مەسەر لە دەستگرتن و لە دەست ئازاردان و لەسەر ئەوە ئیتر کە انقلابات ڕووی لە عێراقا مەسەلا انقلابێک منی ئەگەر ئەگەڕایەوە انقلابێک دەریەکردم هەموو هەفتەیە لەگەڵ کاکشە عەبدوڵایین بۆ ئێرە سەر لە کاحسێنین حسێن ڕەفیقی زۆر کۆنمە بێجگە لە ڕەفیقایەتی شەخسی و تایبەتی هەر بە خێزانی شتێکەڵاوین و لە چەند مەوقعەکە یەکتریمان لە شوێنی حەساسە یەکتریمان گرتووە بە تایبەتی لە دنیای ئەدەبە کەس نابینم کەس یعنی کەس بیری کەسیش ناوی کەسیشم بە بیرە نایێت بە بیرە مەسەلەکەش حەز دەکەم ئەو بزانی کە بریتێ بە تەمەنەکە ڕەنگە ژمارەیەکی زۆر لەوانەی کە ئەم ناسین و خۆی من حەز دەکەم جارێ ئەوە بزانێ ئەو نەخۆشی کە پێرار تووشی بووم یەکێ لەوانەی کە ناوەکان سڕیوەتەوە لە مێشکما بیبینم ببینین ئەزانم ئەوە برادەرمان ناسیایی ما چیمە لەو بەڵام ناوەکەی نەماوە لە مێشکما زانم کە زۆربەی هەرە زۆریان قسەی خۆم بێت نەماون زانم نەماون ینی تەمەنەکە لەو بابەتەیە لەبەر ئەوە بە تەنیام تەقریبا وای لە هاتووە بە تەنیا لە ماڵەوە باشە کاکە باشە ئەم زۆر حاڵ هەر لێرە دانیشم ئاواهی دانیشم ئەمە دانیشتنی منە لێرە دانیشم بژیت ماشە ئیتر ئەگەر بۆ نان خواردنیش بێ ئێمە سەر ئێرە لێرە نانەخۆم ئاواهی بۆ ئیسراحەتیش بێ لێرە ئیسراحەت دەکەم بابزانم ئەمەش
نازانم چ وەختێکە نازانم چ وەختێکە نازانم وەکو ڕسمێکی گەوری تیا دەکەوێ کێنەوە ئەو کێن نازانم ئیتر ئەمەش ئیژی ڕۆژانە کە دنیا خۆش بێ ئەمە شوێنمە ئاوە ینی ئەم شوێنە ئاوا بۆ ئێرە بووە بۆ دانیشتم زۆر باشە شەکەش لێرا لەگەڵ مادێ وەرە دەی زۆر جاریش ئەوان نییە زۆر جارێت سەرنێتە سەر ئێرە سەرنتێ سەرڕانم سەرنتە ئێرە و لێرە پاڵەکەوێ ئیتر ئەمە چوو بچووک بوو تۆزێک بوو لێرە ئاوا گەورەم کردووە و ساڵە بێمانم داپۆشیوە بۆ ئەوەی تەپ و تۆز و شتی نەن بەسەرا کۆ نەبێتەوە چونکە ئەوەیە نە من خۆمی ترم توانای ئەوەم هەبووە لیان خوێنمەوە نە قسەی خۆمان بێ پەیوەندێکی واژمایەوە کە ڕەفیق و برادەر و کەس و کاروەمانە بێن کتێب بەرن و کتێب بێن و هیوای ئەوەشم هەیە کە ئەگەر یعنی بتوانرێ بدرێ بە کتێبخانەیەکی گشتی یاخود شتێک لەو بابەتان تا ئەسەیج بڕارێکم لێ ناوە لەبەرەوە ئێستا بە باشی ئەزانم کە بپارێزرێن کتێبەکانم بۆ بە 21 کتێب بریتە لە چیرۆکی کورت و ڕۆمان لێکۆڵینەوەی ئەدەبی گێڕانیشە لە کوردیەوە بۆ عەرەبی و لە عەرەبیەوە بۆ کوردی 50 ساڵ ئەم دەستانە خۆی دەستی ڕاستیشە خۆشم زۆر جار دەست ئالەم دوو پەنجێ ئەدەم ئەم دوو پەنجێ یعنی بە ئاشکرا دیارە کە ئەوە جێگەی قەڵەمی ئەو 40-50 ساڵەیە قەڵەمزار پەنجەکان چیل لێ هاتووە یعنی وەکو پەنجەی ئاسایی نیە وەکو پەنجەی دەستە چەپەکە نیە پەنجەی دەستە ڕاستەکە کە دایمە پێم نووسیوە گۆڕاوە ینی چونکە ئەمەگە زەختی لە قەڵمەکە کردووە کە زەختی لە قەڵمەکە کردووە تاسیری کردۆ سەر ئێسخانەکان و سەر ئێسخانەکەی و سەر گۆشتەکەی و ئاواهی دەبەخوایتەوە بێت 5 ساڵمەوە قسەم نەکردووە لە بیرۆیەکان نایتەوە خۆ زۆر هێشتان شتەر هەیە بەڵامە بە دەنگی شێتان لێ بجێگە لە نووسین وێنە هەرە بە نرخەکان لە ژیانمە هێناویشم لێرە هەڵم واسیون کە بەردەوام بیان بینم یعنی ڕۆژانە بیان بینم ڕۆژانە بیان بینم بژین کاکە بژین مەمنونمەوەشەوە ئەوە بەکنێکی تایبەت بەیەخێکی تایبەتی هەیە زۆر سوپاس هەر بژین باش بژین باش ئەواهی باش